بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە بەردەوامی هێرشی درۆنەکانی تورکیا دەکەین کە دوجار بە ئامانجگرتنی فڕۆکەخانەی کشتوکاڵی عەربەت بوو کە وەزارەتی دەرەوەی تورکیاش کەمێک پێشێستا ڕاگەنداوێکی بڵاوکردێتەوە باز لەوە کە هێزەکانی دژە تیرۆری یەکێتی لەگەڵ هێزەکانی یەپەگە و پەکەکە مەشقی سەربازیان کردووە و لەو کاتەدا بە ئامانجگیراون. لە بەرنامەی ئەمڕۆ سەرەسەر هۆکاری بەردەوامی هێرشەکان و لە عێراق و لە هەرێمی کوردستان هیچ دەکرێت بۆ کەمکردنەوەی ئەو مەترسی درۆنەکان و باز لە کۆتایهاتنی ڕێکەوتنی ماوەی ڕێکەوتنی ئەمنی عێراق و ئێرانیش دەکەین سەبارەت بە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەگەڵ بەڕێز فەرێق جەبار یاوەر پسپۆڕی بواری سەربازی کە لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت. کاک جەبار سوپاسی ئامادەبوون دەکەین. ئەگەر سەرەتا سەرنجی بەڕێز بزانین سەبارەت بە و هێرشەی تورکیا کە فەرماندەی وڵنگ وتەبێژی هێزە چەکدارەکانی عێراق باسی لەوە کردبوو کە درۆنی تورکی ئەنجامی داوە و ئێستاش وەزارەتی دەرەوەی تورکیا ڕاگەنداوێکی بڵاو کردوێتەوە دەڵێ هێزەکانی دژە تیرۆری یەکێتی لەگەڵ پەکەکە و لەگەڵ یەپەکە مەشقی سەربازیان کردووە. بەڵێ سڵاوی خوای گەورەتان لێبێ سڵاو لە گشت بینەرانی ئازیز پێشەکی سەرخۆشی لە کەسوکاری سەربەرزی شەهیدانی ئەم کردەوەیە دەکەین ئەم تاوانە گەورەیەکە ئەنجام درراوە بەرامبەریان داواکارین لە خوای گەورە کە دوا منزڵگایان باشتی بەرین بێت دوعا خوازین و داواکارین لە خوای گەورە بریندارەکان بە دوترین کات بینەکانیان چاڕێژ بێتەوە بگەڕێنەوە بێن و بۆ ناو ماڵ و منداڵیان داواکاریشن لە خوای گەورە کە تاوانکاران کە ئەم کردەوەیان ئەنجام داوە لەگەڵ ئەوانەی کە ڕێنماییان دەکەن و هاوکاریان دەکەن کە لە دوا ڕۆژدا ئینشاءڵڵا جێگایان جەهەنەم دەبێت. دیارە تاکو ئەمڕۆژ جگەلەوەی کە دوێنێ هەم ئێمە هەم لیوە یحیا ڕەسوڵ کە بە شێوازێکی فەرمی باس لەوە کرا کە ئەم هێرشە لەلایەن درۆنەکانی هێزەکانی تورکیاوە بووە ئەنجام دراوە هیچ لایەنێک لە عێراقدا بە شێوازێکی فەرمیە ئیندام و دەستگاکانی سەرۆکایەتی کۆمار سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران وەزارەتی وەرگری عێراق دام و دەستگا ئەمنیەکانی تری عێراق لە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە هیچ دام و دەستگایەک بە فەرمی باسی هێرشەکەیان دەکرد بەڵام سەرچاوە هێرشەکەیان نەکرد بەڵام دیارە ئەمڕۆ هەم بەیاننامەی لەم ئێوارەیە بڵاو بۆ بەیاننامەی سەرۆکایەتی کۆماری عێراق کە باس لەوە کە تورکیا بووە درۆنەکانی تورکیا بووە و باس لەوە کە لە بەیاننامەکە کە ئێماڵێ ئەم کارە قبوڵ ناکەین و بانگهێشتی سەفیری عێراقی دەکەین بە هەمان شێواز سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بەیاننامەیەکی هەبوو لە هەرێمی کوردستان جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەیاننامەیەکی هەبوو لایەنەکانی تریش بەیاننامەی جیاجیان هەبوو و تورکیا وەکو جەنابەت کە باست کرد ئەمڕۆ بە شێوەی فەرمی لەلایەن وەزارەتی دەرەوەی تورکیا دانیان بۆ ناکە ئەو هێرشە لەلایەن ئەوانەوە ئەنجام دراوە بیانووی هێرشەکەیان ئەوەیە کە گوایە هەماهەنگی هەیە لە نێوانی هێزەکان دژە تیرۆری هەرێمی کوردستان لەگەڵ هێزەکانی دژە تیرۆری ڕۆژاوە طبعاً دیارە ئەم بابەتە وەکوتم وەکو بیانوویەکە بۆ هێرشکردن بۆ سەر ئەو فڕۆکەخانە مەدەنیە کە پێشتر مەدەنی بووە بۆ کاروباری گشتوکاڵی یعنی فڕۆکەی گشتوکاڵی لێ بووە و دوایی لەم ماوەی دواییدا کەڵکی لێوەرگیراوە بۆ مەشقی هێزەکانی دژە تیرۆر لەو ناوچانە وەکوتم بیانووی ئەو ینی بە قسەی بەیاننامەکەی وەزارەتی دەرەوە کە گوایە ئەندامانی یەپەگە یان پەکەکە لەوێ بووە کە ئەمە وانە بەڵام مەسەلەی هەماهەنگی هێزەکان دژە تیرۆری هەرێمی کوردستان لەگەڵ هێزەکانی دژە تیرۆری ڕۆژاوا بۆ دژایەتیکردنی داعش و لە ناوبردننی داعش ئەمە شتێکی شاراوە نییە هەم حکوومەتی عێراق ئەزانی هەم هاوپەیمانان ئەزانن دۆم دایمەن هاوپەیمانانیش هاوکار بوونەوە لەو ڕۆەوە ئەگەر مەسلەی هاوکاری و هەماهەنگی بێ دەنە هیچ کەس بەقەدەر ئەمریکا و هاوپەیمانان
هاوکاری هێزەکانی هەسەدە و یەپەگە ناکە لە سووریا بۆ شەڕی تیرۆری داعش. ئەگەر وایە دەبا فڕۆکەی بێفڕۆکەوانی تورکیاش بڕوا لە بنکە و بارگاکانی ئەمریکا یان هاوپەیمانان بدان لەبەرەوەی ئەوان هەماهەنگی یەپەگاکەن بۆ شەڕی تیرۆر شەڕی دژی داعش لەوێ وەکوتم. بەڵام حقیقەت هۆکارەکەی سەرەکی ئەم کردەوانەی بردومانی تورکیا بە تایبەتی جاران لە سنوورەکان بوون ئێسە وردەوردە بۆ ناو دەوروبەری شارەکان و بۆ ناو شارەکان بوون و بە تایبەتی لە سنووری ئێرەدا ئەوەیە کە یەکەم دروستکردنی دڵڕاوکەیەکی زۆر بەهۆی تێکدانی سەقامگیری ئاسایشی ئەم ناوچانە بەهۆی بەردەوامی بوونی فڕۆکەی بێفڕۆکەوان لە ئاسمان و بردومانکردن لە ناوچە جیاجیاکان چونکە ئەوەیە وەکوتم یەکەم جاریان نییە چونکە ڕۆژانە درۆنی تورکیا بە ئاسمانی هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان و ئەم ناوچانەی سلێمانی شوتەرەنەت جارایە بۆ کەرکووک و ناوچەکانی شنگال و ناوچە دوورە دەستەکانیشی هەولێرش و ناوچەکانی دهۆک و هەموو ناوچەکانی تری کە هەن. جگە لەوەش ئەمە جۆرێکە لە فشارە بۆ سەر هێزەکانی ئەم ناوچانە چونکە تورکیا ئەوێ لە بری خۆی هێزەکانی هەرێمی کوردستان بڵێن شەڕی هێزەکانی پێکەکەی بۆ ئەنجام بدەن و بە تایبەتی وەکو ئێمە ئەزانین هەرێمی کوردستان بە شێوازێکی گشتی و بە تایبەتی ئێرەش هێزەکانی ئەم ناوچەیەش بە شێوازێکی تایبەت ناکەونە ژێری ئەو فشارەی کە لە بری تورکیا بڕۆن شەڕی براکوژی لەگەڵ لایەنێکی ئۆپۆزیسیۆنی تورکیا بکەن و هیچ بەرژەوەندێکیان تێدا نییە و دووەمەمە کێشەیەکی ناوخۆیی تورکیا توانێ خۆی چارەسەری بکە و جگە لەوەش هەر بەتایبەت لە هەرێمی کوردستان بڕوا بە کۆتایی هێنان بەو کێشەیە بە شێوازێکی چەکدار نییە لە مێژە لە هەرێمی کوردستان ئەو بڕواایە هەیە کە ئەم کێشە لە شێوازێکی سیاسی و ئاشتیانە چارەسەرەکرێ چونکە نزیکەی زیاتر لە 45 ساڵە ئەو شەڕە هەیە لە نێوانی حکوومەتی تورکیا و لە نێوانی هێزەکانی ئۆپۆزیسیۆنی کوردی تورکیا. بەڵام تا ئێستا نە تورکیا توانیوێتی ئەوان ئەو پارتۆ ئۆپۆزیسیۆنە چەکدارەکانیان لە ناوبەرێ نا هێزەکانی ئۆپۆزیسیۆنیش توانیانە بگەنە مافی خۆیان بەهۆی بەکارهێنانی چەکەوە. یعنی بەڵێ ئەبێ هەردوو لا بگەنە ئەو قەناعەتەی کە ئەم کێشەیە بە شێوازێکی گفتوگۆ بە شێوازێکی ئاشتیانە بە شێوازێکی سیاسیانە چارەسەر دەکرێت بە تایبەتی لەم سەردەمە سەردەمی گفتوگۆ و سەردەمی بڵێن ئاشتیە نا سەردەمی بەکارهێنانی چەک بۆ وەرگرتنی مافی خۆت یان بۆ کۆتایی هێنان بە بەرامبەرەکەت. باشە کاک جەبار سەبارەت بۆی ئەوەی کە بەڕێز دەڵێ بیانی تورکیا ڕازنی وەزارەتی دەرەوە بڵێن ئەگەر هێزی دژە تیرۆری ڕۆژاوای کوردستان و یەکێتی مەشقیان کردبێ بەس وەکو زانیاری چۆن ئەو زانیارە نەبەست تورکیا دەگات بەس درۆنەکانیان ئێستا پێشتریش خۆ بە ئامانزگرتنی بڵێن کاروانەکانی مەزلوم عەبدی هەبوو لە سلێمانی ئەو کاتێک کاتوو بۆ سلێمانی کە لە دەوروبەری کاروانەکە بڵێن درۆن بردومانی کرد و بە ئامانگیرە ئەو زانیارانە چۆن دەگەن بە تورکیا؟ ئایا بڵێن جگە لە سی خۆر دەستگای ئەمنی لایانی ئەمنی هیچ چاوکاریەک نییە؟ نۆکو شخصی هیچ زانیاریکم نییە کە هیچ لایەنێکی غێری دژە تیرۆری هەرێمی کوردستان کە لەو بنکەیە دابوون و مەشقیان کردووە. یعنی هیچ زانیاریەک یان هیچ بەیاننامەیەکی فەرمی نییە لەلایەن هیچ دامودەستگایەکی حکومی یان یەکێتیش لەم سنوورە کە هیچ لایەنێکی تر هەبووە لە فڕۆکەخانەی عەربەت. بەڵام دووبارە یەکەمەوە جارێکی تر و باسی ئەو بابەتش وەڵامی ئەو پرسیارەی بەڕێستان ئەدەمەوە. تەنانەت ئەگەر هەماهەنگی و هاوکاریش هەبێت ئەمە شتێکی شاراوە نییە چونکە لە دنیادا بۆ شەڕ دژی داعش زیاتر لە 62 وڵاتی دنیا هاوپەیمانەتیەکیان دامەزراند لە مانگی 10 ساڵی مانگی نزیکەی 8 ساڵی 2014 بۆ شەڕ دژی داعش و ئەو هەماهەنگیە هەم بۆ شەڕ دژی داعش لە عێراقیش دەکرا
و لە سووریاش دەکرا و لە زۆر وڵاتی تری دنیاش کە داعشی تێدا بوو هەر دەکرا. یعنی بیانوو نییە ئەگەر هێزەکانی هەرێمی کوردستان ئێمە هێزەکانی پێشمەرگە بە ئاشکرا لە ساڵەکانی پێشتر بە تایبەتی لە سەرەتای پەلاماردانی داعش ینی بۆ ناوچەکانی سووریا هێزی پێشمەرگە بە ناو تورکیا ڕۆژت بۆ کۆبانی بۆ هەماهەنگی و هاوکاری لەگەڵ هێزەکانی ڕۆژاوە. دووەم وەکو باسم کرد ئەمریکا بە ئاشکرا و بە ڕۆژ یعنی بەبێ شاراوە چەک ئەنێرن تەقەمەنی ئەنێرن ئۆتۆمبیل ئەنێرن هەمار ئەنێرن پشتیوانی ئاسمانی ئەکەن مەشق بە هێزەکانی یەپەگە ئەکەن لەو ناوچانە بۆ شەڕدەجی داعش بنکەوبارەگایان هەیە لە ڕۆژئاوا بە ئاشکرا ئەوانەیان هەیە. ئەیدە باشە ئەگەر وایە با تورکیاش وەکوتم ئەگەر دژی هەماهەنگی هێزەکانی دژە تیرۆرە لەگەڵ هێزەکانی یەپەگە لە ڕۆژئاوا بۆ بەرەنگاربوونەوەی داعش چونکە ئێمە هەر ئەو ئامانجەمانەیە هەماهەنگی ئەم هێزانە بۆ دژە تیرۆرە نە بۆ کارێکی ترە بۆ دژی تیرۆرە لەبەرەوە بیانوو نییە بۆ بردومانکردنی ئەو ناوچەرن. بەڵام بەگشتی بۆ پرسیاری بەڕێستان بەڵێ یعنی دیاردەیەکی ترسناک لە هەرێمی کوردستاندا هەیە نەوەکو ئەمڕۆ من ماوەیەکی زۆرە ئەمەوێت سەرنجی دام و دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستان دام و دەستگا هەواڵگریەکان ڕاکێشم حکوومەت هەرێمی کوردستان ڕاکێشم ڕەنگە دەیان جار و پێش ساڵیش ئەبێت یعنی من ئەم بابەتە لەوە کارەکانی ڕاگەاندنی ناوخۆیی و عێراقی و هەموو لایەک لە کۆنفرانسە عسکەریەکان باسم کردووە کە دیاردەی زیادبوونی سیخڕ بۆ هەماهەنگیکردن لەگەڵ دام و دەستگا هەواڵگریەکانی وڵاتانی ئیقلیمی و تەنانەت وڵاتانی دەرەوە ئەمە دیاردەیەکی ترسناک پێیا بۆ لە هەرێمی کوردستان تەمان دەبەش ئەمەش هۆکاری هەیە بێگومان هۆکاری ئەم بابەتە هەیە. ئەمە دیاردەیەکی ترسناکە ئەبێ هەموو دام و دەستگا هەواڵگریەکانی هەرێمی کوردستان و دام و دەستگا ئەمنیەکان بەڕاستی ئەمە بەوردی دراسە بکەن پلاندانن چۆن بتوانن بەرهەڵستی بکەن چۆن بتوانن ئەوانەی کەسی خوڕیەکەن کە ژیران و بەڵگەیان سەڵمێنرا بە شێوازێکی یاسایی لەسەریان چۆن بتوانن سزایەکی یەکجار تون بدەن چونکە ئەمانە زەرەر لە ئاسایشی نیشتیمانی هەرێمی کوردستان ئەدەن و ئەمانە بەڕاستی بڵێن مەترسیان لە داعش زیاترە ئێستا لە هەرێمی کوردستان یعنی زۆر زۆر زیاترە و بۆ زانینیش بەڵێ درۆن ئێستا ئامێریکی پێشکەوتووە بۆ شەڕ بە تایبەتی تورکیا یەکێک لە وڵاتانەی کە پشت زۆر ئێستا بە درۆن ئەبەستێ چونکە درۆن یەکەم ئەتوانی ئامانجەکانی خۆی بەباشی بپێکێ دووەم هیچ زەرەرێکی نییە چونکە شەڕی سەر عەرز نییە بۆی زەرەری گیانی بدا ئەو زەرەری مادی زۆریش نادا بەڵام هەرچەند درۆن پێشکەوتوو بێ بەبێ پشتیوانی لەسەر عەرز لەلایەن سیخڕەوە ناتوانێت زۆر بەوردی ئامانجەکانی خۆی بپێکێ. ئێمە ئێستا دیاردەیەک ئەبینین کە ئەمە سەڵمێنەرە کە سیخوڕێکی زۆر پەیدا بووە لە هەرێمی کوردستان کە هەماهەنگن لەگەڵ ئەم درۆنانە ئەوەیە کە ئەبینین لە مەسافەی 1 مەتری مربع ئەتوانێ ئەو درۆنە لە بڵندیکی زۆر لە ئاسمانە و ئەتوانی ئامانجەکانی خۆی بپێکێ چێ کەسێک بێ چێ ئۆتۆمبیلێک بێ چ بارەگایەک بێ. ئەمە ممکن نییە ئەگەر هاوکار نەبێ لەسەر عەرزا لەگەڵ ئەم درۆنانە لەبەرەوە وەکوتم ئەم دیاردەیەکی ترسناکە ئەبێ بەڕاستی بە دوواداچوونی بۆ بکرێ و ئەبێ بنبڕ بکرێ و بەڵ هەڵستی بکرێ چونکە ئەمە دیاردەیەکی ترسناک و خەتەرناک لە هەرێمی کوردستان. بەڵێ ئێستا لێ کۆڵینەوەک دەکرێت مادام ئەگەر بەچی GPS هەنازم بەڕێز لەو وارە شارەزاتری ئەگەر لەو ڕێگەی بێ لە ڕێگەی تر بێت هێزەمنیەکان ناتوان بە ئاسانی بدۆزنەوە بۆنم لە شوێنێکی وەکو فڕۆکەخانەکە ئەگەر GPS بێدانرا بێت ئاسان نییە دۆزینەوە ئەگەر هێزەمنیەکان بیانەوێت. مەسەلەی فڕۆکەخانەی یعنی GPS کردنی فڕۆکەخانەی عربەت کارێکی ئاسانە پێویستی بە سیخۆڕ ناکە لەبەرەوەی فڕۆکەخانەی عربەت لەسەر نەخشە دیاری کراوە یعنی دیاری کراوە کە لەکوێیە لەبەرەوەی زۆر بە ئاسانی ئەتوانێت بەهۆی گۆگڵەوە
بدۆزرێتەوە لەلایەن درۆنەکان. بەڵام مەقسەدم ئەوەیە بە دوواداچوون بۆ مەسەلەن ئۆتۆمبیلێک کە گومانەکرێ چەکداری پەکێکی تایە، یان ئەوانەی کە زۆر جار لە شنگالەی بینین، یان زۆر جار هەیە لە نزیک کەرکووک ئۆتۆمبیلێک ئەپێکرێ، یان نزیک پێنجوێن، یان نزیک هەڵەبجە، یان لەسەر ڕێگای سەرەکی دوکان بڵێن سلێمانی ڕانیە کە جارەکەی پێشتر ئۆتۆمبیلێک پێکرا لەو قەڵەواڵغی ئۆتۆمبیلە، یان جارێکی تر لەسەر شاخی بڵێن گۆیژە کە ئۆتۆمبیلێک پێکرا لە ناو قەڵەواڵغیکی زۆردا. جگە لەوە مەسەلەن تیرۆرکردن، مەسەلەن تیرۆرکردنی هەندێک چالاکوان کە پەیوەندیان بە باکووری کوردستانەوە یان بە ڕۆژاوای کوردستانەوەیە، وەکو ئەوەیە لە هەمان کاتی ئەو ڕووداوە کەسێکی ئەندامی کەنەکە لە هەولێر بە ڕۆژی نیوەڕۆ، یعنی ئەمە هەمووی لەلایەن سیخوڕەوە کرێ. من مەقسەدم ئەم سیخوڕانن، یعنی کە ئەتوانن بە دوواداچوون، یعنی بە دوای ئۆتۆمبیلێک یان کەسێکەوە بڕۆن، سیارەکە ئۆتۆمبیلەکە لە شوۆنێک ئەوەستێ، ئەتوانن GPS-ێک ڕەنگە بەقەدەر سەعاتێکە بێ یان بچووکتر ببێ، پێوەی بلکێنن کە ئاماژە ئەدا بەو درۆنانە بۆ ئەوەی هەدەفەکەی بەپێی ئیحداسیاتەکە دیاری بکا کە ئەو ڕۆکێتەی ئاوێن ڕێک لەو ئامانجە بدا، یان حتا ئەگەر کەسێک بێ ئەتوانن شتێکی بچووک بەقەدەر دەرزیەک بێ بە جلەکانیەوە بیلکێنن لە کاتێکی ڕۆشتنی یان لە کاتێکی قەڵەبەڵغی یان دانیشتنی لە تەنیشتێ، ئەوش ئاماژە ئەدا بۆ درۆنانە و ئەو کاتە ئەتوانن بە ئاسانی بیپێکێن. من یان ئەو کەسانەی کە زانیاری ئەنێرن بۆ دام و دەستگا هەواڵگریەکانی ئەو وڵاتانە دەربارەی بارەگاکانی ئەم لایەنانەی ئۆپۆزیۆن، کەسانی چالاکوانی لایەنگیری ئەوان. ئەمجا لە دوا ڕۆژە بە حەقیقەت ئەبنە ئەم سیخوڕانە ئەبنە مەترسیەک بۆ سەر هەرێمی کوردستان، تەنانەت بۆ سەر لێپرسراوانی حزبی و حکومی هەرێمی کوردستان، چونکە ئەگەر هەر کێشەیەک دروست ببێ لە نێوانی ئەو وڵاتانە یان ئەو دام و دەستگایانە و لەگەڵ ئەم لایەنە سیاسیانەی هەرێمی کوردستان یان حکوومەت، ئەتوانن زۆر بە ئاسانی بەهۆی ئەم سیخوڕانەوە تەنانەت کەسانی بڵێن پایە بەرز یان کەسانی دیار ئەگەر بیانە لە ناوی بەرن بە ئاسانی لە ڕێی درۆنەوە لە ناوی بەرن. لەبەر خۆ مەترسیەکەت بەس تەنها لەسەر ئەو کەسانە نییە، لەسەر ئێمەیە وەکو هەرێمی کوردستان. دووەم ئەمە دیاردەیەکی خۆفرۆشیە، خۆفرۆشتنە، کەسی خوڕی بۆ وڵاتێک دەکەی تۆ دیاردەیەکی خۆفرۆشتن. ئیتر خۆفرۆشتن وەکو جاشایەتی زمانی کۆنی لێدێ، وەکو سیخوڕەکانی زمانی خۆی کە لەگەڵ دام و دەستگای ئەمنی عێراقا ئیشان دەکرد دژ بە کورد. یعنی ئەمە هەمان ئەو دیاردەی ئەو کاتەیە کە ئێستا وەکوتم تەشەنەی سندووە. بەڵێ بەڵێ، بەس وەکو چی بکرێ بۆ کەمکردنەوەی یاخود ڕاگررتنی ئەم درۆنانە؟ عێراق هیچ سیستەمێکی یاخود ئامارێک هەیە ئەسە خۆی عێراق دەزانێت کە ڕۆژانە و فڕۆکانەی لە تورکیاوە دێن، وەکو وتەبێژی هێزە چەکدارەکان باسی کرد بوو، خۆیان ناگەداریەوەن کە ڕۆژانە ئاسمانی عێراق و هەرێم و عێراق پێشێ دەکرێت؟ بێگومان هەموو ڕۆژێک دەقە بە دەقە هەموو دام و دەستگا ئەمنیەکانی عێراق بە فەرماندەیی هێزە چەکدارەکانی عێراق، بە فەرماندەیی ئۆپڕاسیۆنەکانی عێراق، بە دام و دەستگای ئەمنی عێراقی، ڕاوێژکاری ئەمنی عێراقی، بڵێن ئەنجومەنی ئاسایشی عێراق، وەزارەتی بەرگری عێراق، هەموو وەزارەتی ناوخۆی عێراق، هەموو ڕۆژێک دەقە بە دەقە ئەزانن چ پێشێلکاریەک ئەکرێ لە ناو خاکی عێراق، لە ئاسمانی عێراق، لەسەر سنوورەکانی عێراق، و هەموو ئامارەکرێ. یعنی بۆ ئاگداریت من ئەوە ئاماری فەرمیە، یعنی بۆ بەڕێستان کە وەرم گرتووە لە بە فەرمی لەلایەن ئەو دام و دەستگایانەی کە ڕۆژانە ئەینێرن بۆ ئەوێ. مەسەرەن لە ئەم ساڵ 2023 هەتاکو کۆتایی مانگی هەشت 302 جار لە ئاسمان و لە ئەرز و لە سنوورەوە بڵێن پێشێلکاری کراوە لەسەر سیادەی عێراق لەلایەن بڵێن 299 جاری لەلایەن تورکیا بووە، 3 جاری لەلایەن ئێرانەوە بووە، چ بە فڕۆکەی جەنگی، چ بە وەردمان، چ بە
هێرشی زمینی کەکرێت چ بە درۆ نەکرێت ئەمانە ڕۆژانە هەموو دام و دەستگا عێراقیەکان ئەیزانن ئەی ئەو ڕۆژە وەکوتم دوێنێ بە زۆر بەڕوونی لیوە یحیا ڕەسوڵ کە وتەبێژی هێزە چەکدارەکانی عێراقا وتی بەڵێ ئەم درۆنە لە ستونووری تورکیاوە هاتووە و ئەو بردمانەی کردووە یعنی دیارە وەکوتم ینی مەسلەکە دیار نییە بەڵام ئەوان ئەزانن بەڵام بە حقیقت عێراق ئەگەر حتا توانای سەربازی نەبێ من لە ڕووی سەربازیەوە عێراق ئێستا نەئەتوانێ بڵێن بەرەنگاری تورکیا بێتەوە کە تورکیا ئێستا نەوەکو بەس بە درۆن نەوەکو بەس بە فڕۆکەی جەنگی نەوەکو بە بردمانی بڵێن تۆپ باران بەڵکو لە ناو خاکی عێراقە خۆی باشکرا ئەڵێ 1970 بنکەمەیە و لەسەر نەخشە دیاری کردووە و بە خۆی بڵاوی کردوێتەوە لە پەیجی وەزارەی بەرگری تورکیا ئەڵێ بنکەم هەیە لە ناو خاکی عێراق هەندی بنکەی نزیک مووسڵە ئەمەی زیلکانە مەسەرەن لە هەموو ناوچەکانە هەیتی و ڕۆژانە ئۆپەراسیۆنی هەیە لە ناو خاکی عێراق یعنی کە ئەمە وەکوتم وەزارەتی بەرگری عێراقش ئەزانێ باسییان کردووە سەرۆکی ئەرکانی عێراق پێشتر پارەکە باسی ئەم بابەتەی کردووە هەموو لایەک باسی ئەو بابەتەیان کردووە بەڵێ عێراق لە ڕووی سەربازیەوە نەئەتوانێت ڕوبەڕووی ئەم بابەتە بێتەوە لە ڕووی سەربازیەوە نەئەتوانێت ئاسمانی خۆی بپارێزی چونکە سیستەمی دژە ئاسمانی سەرتاسەری لە عێراقدا نییە تازە عێراق خەریکی بنیاتنانی ئەو سیستەمەیە و جگە لەوەش سیستەمی چاودێری سەرتاسەری ئاسمانی عێراقی نییە یعنی ئەمە کێشەی لە ڕووی سەربازیەوە بەڵام عێراق لە ڕووی دیبلۆماسیەوە لە ڕووی یاساییەوە ئەتوانێت داوای لە نەتەوە یەکگرتوەکان بکە بۆ ئەوەیە کە ئەم بردومانە ڕاگیرێ ئەم هاتنە ناوەوەی سنوور ڕاگیرێ هێزەکان بڕۆنە دەرەوەی سنووری عێراق ئەشتوانێ لە بەرامبەریشدا ئەو لایەنانانەی کە بوونەتە کێشەیەک یان بۆتنم بیانوویەک بۆ هاتنی هێزەکانی تورکیا و بۆ ئەو بردومانانە ئەتوانێت لەگەڵ یانە گفتووە بکە کە لە ڕووی قانونیەوە ئەوان ناتوانن ئەرزی عێراق بەکاربێنن بۆ بڵێم بۆ پەلاماردانی وڵاتی تورکیا ئەتوانن لە ڕووی حزبیە و لە ڕووی سیاسیەوە بارەگایانە بێ خۆپشاندان بکەن ئەتوانن ئیزگەیان هەبێ ئەتوانن لە ڕووی سیاسی و ئیعلامی و دیبلۆماسی ئەتوانن کار بکەن بەڵام ناتوانن یعنی حقیقت لە ڕووی قانونیەوە ناتوانن ئەرزی عێراق بەکاربێنن یان سنووری عێراق بەکاربێنن بۆ پەلاماردانی وڵاتانی دراوس یعنی هەردوو حاڵەتەکە هەم ئەتوانێت لەگەڵ وڵاتەکان گفتوگۆ بکە هەم لەگەڵ ئەو لایەنانەی کەن گفتوگۆ بکە یا لەگەڵ لایەنە نێو دەوڵەتەکانیش گفتوگۆ بکە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە بەڵام بە حقیقت هەست بە لاوازی ئەەکەین لە هەڵوێستی عێراق هەم لەسەر ئاستی ئەنجومەنی وەزیران هەم لەسەر ئاستی پەرلەمانی عێراق ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە من ئەم ئێوارەیە بەیاننامەیەکی توندم بینی لە سەرۆکایەتی کۆمارەوە کە ئیدانەی ئەم هێرشە ئەکا ئەڵێ ئێمە بانگهێشی سەفیری تورکی دەکەین و ئاگداریەکەینەوە لەو ڕۆ دووەمش داوا لە دامون دەستگانی و نەتەوەیەکانەکەین کە بە حقیقت کۆتایی بەم هێرشانە و بەم پێشێلکاریانە بکەین لە عێراق یعنی ئەگەر ڕێگای سەربازی نەبێت ڕێگایەکتر هەیە حکوومەت هێرێمیش بامان شێواز ئەگەر بێگومان حکوومەت هێرێمی کوردستان نە لە ڕێگای قانونیەوە توانێت شکایەت کە چکە ئێمە هەرێمین دەوڵەت نین عێراق ئەتوانێت ینی بە پێی دەستور عێراق ئەبێ لەسەر سیادەی سنوور و ئاسمان و ئەرز ئەو دەسەڵاتی هەیە لە هەموو ڕۆکانەوە بڵێن پارێزگاری لەو سەروەری عێراق بکە بەڵام هەرێمی کوردستانیش بە هەمان شێواز ئەتوانی ئەبەی کە باسم کرد لەسەر ئاسی عێراق ئەتوانین لەگەڵ عێراقا هەماهنگ بێ بۆ ئەوەی لەگەڵ تورکیا ئەم کێشەیە بە شێوازێکی گفتوگۆ ئاشتیانە چارەسەر بکە ئەتوانێت بە هەمان شێواز بە هەر طریقەیەک بێ لەگەڵ ئەم حیزبانەی کە خاکی بڵێن سنوورەکانیان بەکار ئێنن بۆ پەلاماری ئەو وڵاتانە یعنی قەناعەتیان پێ بکرێت کە بە حقیقت ئەم سەردەمە و لەم کاتەدا و لەم هەلومەرجەی کە ئێستا هەرێمی کوردستانی تێدایە کە هەلومەرجێکی زۆر ناسکە خەتەرناکە ناتوانن ئەوان پەلەماری وڵاتانی دراوسێ بدەن لە سنووری هەرێمی کوردستان ئەم کێشەیە بە شەڕ چارەسەر ناکرێت ئەم کێشەیە بە گفتوگۆ
بە شێوازی یاسایی بەدانیشتن بەوانە ئەتوانرێ بەڵام کێشەکە ئەوەیە یعنی ئەم کێشەیە زۆر درێژەی کێشاوە یعنی بەڵام هیچ لایەنێک نەیتوانیوە چارەسەری گونجاو یان جوڵەیەکی نەکردووە بۆ چارەسەرێکی گونجاو بۆ کێشەیە بدۆستەوە. باشە بەس کاک جەبار سەبارەت بە سنووری سلێمانی پێشتر هاکان فیدان وەزیری دەرەوەی تورکیا و سەرۆکی پێشووی دەستگای میتاتە بەغداد باسی لەو کرد سلێمانی وەکو ناوچەیەکی داگیرکراو لایەن پەکەکە ناوهێناوە ئێستاش ئەم بردومانە هەن لەمە دووە ئەو پێشتیش بە پاساوی دۆخی ئەمنی فڕۆکەخانەی سلێمان داخست ئاسمانی تورکیا بەڕووی فڕۆکەخانەی سلێمانی پێشبین دەکرد لەمە دوای هێرشەکان زیاتر بکرێن یاخود پەکەکەش لەو ناوچەیە چۆن مامەڵە بکات. وەکو وتم ئەمە بیانوە بە حەقیقەت یەکەم ئەمە کێشەیەکی ناوخۆیی تورکیایە کێشەیەکی ئێمە نییە کێشەیەکی دەوڵەتی تورکیا لەگەڵ لایەنێکی ئۆپۆزیسیۆنی تورکیا کە ئەم کێشەیە لە زمانی لەدایکبوونی حکوومەتی هەرێم و پەرلەمانی هەرێمی کوردستان نەبووە ئەمە ئەم کێشەیە لە هەشتاکانەوە لە سەردەمی پێشترەوە لە ساڵی 1985 تا ئێستا هەیە یعنی ئەم شەڕە بەردەوامە لە نێوانی هێزەکانی ئۆپۆزیسیۆنی تورکیا لەگەڵ تورکیا یعنی ئەمە 45 ساڵە زیاترە ئەم کێشەیە هەیە و چارەسەر نەکراوە دەیان جار ئۆپەراسیۆنی سەربازی تورکیا کراوە دەیان هزار کەس لە تورکیا کوژراوە و لە لایەنی پەکەکە و لایەنی ئۆپۆزیسیۆنیش کوژراوە بەڵام چارەسەر نەکراوە لەبەر ئەمە بیانووە دەگیرێ یعنی هەر لێپرسراوێکی وڵاتی تورکیا کە قساکە دەربارەی ئەم بابەتە بڵێ لەبەرەوە لە سلێمانی جموجۆڵی پەکەکە هەیە خۆ ئەگەر وایە لە سوید جموجۆڵی لایەنگیدانی پەکەکە هەیە لە ئەڵمانیا هەیە لە فڕەنسا هەیە لە بریتانیا هەیە لە ناو ئەمریکا هەیە لە هەموو وڵاتانی دنیای ئەوروپا ڕۆژانە خۆپشاندانەکەن دێنە سەر جادا ڕۆنە بەرامبەر سەفارەتی تورکی هەمووی ئەندامانی پێکەکەن دووەم لە سەرتاسەری سنووری تورکیا عێراق سنووری تورکیا عێراق کە نزیکەی 250 کیلۆمەترە ئەوە هێزی پێکەکە و چەکدارانی پێکەکەی لێ باشە خۆ تەنها هەل لە سلێمانی نییە بێت فشار بێنی بڵێ وەڵا لەبەرەوەیە جموجۆڵی ئەندامانی پێکەکە لە سلێمانی زیاتر لەبەرم یعنی بەڕاستی ئەمە بیانویە کە ناشتە عقلەوە یعنی ناشتە عقلەوە چونکە وەکو وتم ئەندامانی پەکەکە لە هەموو وڵاتانی دنیا بڵاون لە هەموو وڵاتانی ئەوروپا و ئەمریکاش بڵاون یعنی هەن دەگەر وایە درۆن بدێنێ بۆ وڵاتانە لەوێش بە ئامان شێواز ئەوانە لە نێو ئەو وڵاتانی ئەوروپا ئەوانش بکاتە ئامانج باشە ڕۆژانە ئەو خۆی شەڕەکە لەسەر سنوور و لەگەڵ پێکەکەی و لە سەرتاسەری سنوورەکەی خۆی بڵێن هێزەکە چەکدارەکانی پەکەکەی لێ ینی ئەمە بیانوو نییە تۆ سلێمانی بکەیتە ئامانج خەڵکە سڤیلەکەی بکەیتە ئامانج هەلومەرجی سلێمانی تێک بدەی وەڵا لەبەرەوەیە جموجۆڵی پەکەکە دووەم فڕۆکەخانە داخەی بڵێ وەڵا لەبەرەوەیە جموجۆڵی پێکەکە هەیە لەم ناوەیان جموجۆڵی چالاکی پێکەکە چالاکی پێکەکە وەکو باسم کرد ڕاستە لە ئەوروپا چالاکی چەکداریان نییە بەڵام لە هەموو ئەوروپا چالاکی سیاسی و چالاکی ئیعلامی و چالاکی کۆکردنەوەی کۆمەک و دەبا بڕوە ئەو ماوەیەکی زۆرە لەگەڵ سویدا خەریکە بۆ ئەوەی ئەو ئەندامانەی زۆریش هەوڵیدا کە سوید یان فینلاند نەبێتە ئەندامی بڵێ ناتۆ لەبەر ئەوەیە کە کەسانی پێکەکە لە وڵات توانی تا ئێستا یەکێک لەو لێپرسراوانی کە سەر بە پارتی دیموکرات سەر بە پارتی کرێکارانی کوردستان لە وڵاتانە بێنێ تەسلیمی بە تورکیا بکە نەیتوانیوە چونکە یاسای نێودەوڵەتی لە وڵاتانە ڕێگای نادا بەڵام بەڕاستی ئەمە بیانوویەکی بێپشتیوانیە کە دێت هەموو ڕۆژێک کارێکی ئەوە ئەنجامەدا ڕۆژێک لە فڕۆکەخانەی مەدەنی سلێمانیەدا ڕۆژێک دێت لە فڕۆکەخانەی وەکو وتم ئەگەر مەقسەدی لە مەزلوم عەبدیە ئەگەر مەقسەدی لەوە کە گوایە لێرە بووە خۆ هەموو ڕۆژێک فەرماندە باڵاکانی ئەمریکا لەگەڵ مەزلوم عەبدی کۆبنەوەکەن باشە بۆ لیان نادا لەو فەرماندە ئەمریکیان ئەگەر وایە خۆ هەموو ڕۆژێک لەبەر چای خۆی خۆ ئەمریکاش ئەندامێکی ناتۆیە و تورکیاش ئەندامێکی ناتۆیە بەڵێ سوپاس دەکەم دەخولێکێکمان ماوە تایبەتکەن بەو ئەمڕۆ دواوادەیە بڵێن سەعات 12 بزانم بۆ ڕێکەوتن ئەمنی کە کرابوو لە بینی عێراق و ئێران و حکوومەت یاریمیش ئەوانی جۆ بزانم ئەندامیان هەبوو لە ڕێکەوتنەکە بۆ حیزبەکانی ڕۆژهەڵات ڕێکەوتنەکە جێبەجێ کراوە وەکو ئەوەی کە لیژنەی ئەمنی عێراق و ئێران
باز لەوەکە بە هاوکاری هێزەکانی باوکاری هەرێمی کوردستان هێزەکانی ڕۆژهەڵاتیان لە سنوورەکان درخستۆتەوە؟ دیارە بە حقیقت ئێمە یعنی بڵێن نازانین ئەو ڕێکەوتنە خاڵەکانی چین بە پێ لێدوانەکان هەندێک لێدوانەکانی وەزارەتی دەرەوەی تورکیا ئێرانیان فەرماندە سەربازەکانی ئێرانیان وەزیری بەرگری لەم دوو ڕۆژە هەندێک لێدوانی هەبووی ئێران یعنی هەندێک لە خاڵەکانی دەرکەوتووە ئەوەی کە ئەمڕۆ بەیاننامەی لژنەی جێبەجێکردنی ڕێکەوتن نامەکە ئەو لژنە هاوبەشە ئەو ئەڵێ ئێمە ڕێکەوتنەکەمان جێبەجێ کردووە بە دوورخستنەوەی بارەگاکانی ئۆپۆزیسیۆنی کوردی ئێرانی لە سنوورەکان بەڵێ بە پێ ئەو دەنگ و باسانەی کە هەیە ئەو بارەگانەی کە لەسەر سنوورن بە تایبەتی ئەوانەی ناوچەکانی سۆران کە لە چیای هەڵگورد و لەشەکانی برادۆز بوون بە پێ ئەو دەنگ و باسانە کە لەوێ چۆڵ کراون بە هەمان شێواز بە پێ دەنگ و باسی گشتی ئەو بارەگایانەی کە لە سنووری سلێمانی هەیە ئاسایشتیا جێگیر بۆ هیچ شێوازی چەکداری تیا نەماوە تەمان ئەمە یەکێک لە خاڵەکانە بەڵام ئەوەی کە بڵاو کراوەتەوە یعنی بەگشتی ئەوەیە کە ئەڵێ دەبێت هەموو چەکدارەکان لە چەک داماڵێن دوایی لە ئۆردگا کۆ بکرێنەوە دوایی خاڵێکی تێدایە ئەڵێ بێ ئۆردوگاکان 100 کیلۆمەتر ئەوەی کە بڵاو کراوەتەوە ئێمە نەمان بینیەوە بەفەرمی 100 کیلۆمەتر لە سنوورەوە دوور بێت جگە لەوەش داواکاری لستێکی ناوی داواکاری یعنی داوا کراون کە لە پرسراوانی ئەو ئۆپۆزیسیۆنانن کە بێت تەسلیم بە ئێران بکرێتەوە من بە حەقیقەت ئەم خاڵانە هەمووی زۆر بە زەحمەت ئەزانم لە قۆناغێکی کەم لە ماوەیەکی کەمدا بەبێ قەناعەتکردن بەم لایەنانەی ئۆپۆزیسیۆن کە خۆیان بگەنە قەناعەت بڵێن ئێستا ئێمە لە هەلومەرجێکی نێودەوڵەتین لە هەلومەرجێکی تایبەتی هەرێمی کوردستانین لە سەردەمێکداین بڵێن شەڕی چەکدار یان خەباتی چەکدار ئیتر بنبەست بووە لەوەی بتوانین بە خەباتی چەکدار بگەینە ئامانجەکانی خۆمان هێشتا ئەم لایەنە سیاسیانە بە پێ بەیاننامەکانیان هێشتا دان بەوە نانێن کە بڵێن ئێمە بە تەواوەتی چەکدانین ئومێد دەکەین ینی بە پێ ئەو لژنەیە کە بەیاننامەکەی دەرکردووە ئێمە ئومێد دەکەین بەوەی کە هەم لایەنی جمهوری ئیسلامی ئێران وەلەو ئەگەر بەراوردێ بکەین لە نێوانی وەکو باسم کرد بەراوردێکم کرد لە نێوانی پێشێلکاریەکان سەرڕای بە هەمان مشکلەیە یعنی هەم تورکیا هەمان بیانووی هەیە و ئێرانیش هەمان بیانووی هەیە ئەگەر پێشێلکاریەکان بەراوردکەین وتمان بۆ ئەم ساڵ 302 پێشێلکاری هەبووە 299 تورکیا بووە 3 ئێران بووە پارەکە 2022 613 جار پێشێلکاری ئاسمانی و ئەرزی و سنوور هەبووە بڵێن هی تورکیا لەو 604 تورکیا بووە سەرتاسەری ساڵی 2023 نۆی ئێران بووە یعنی ئەگە بەراوردکەین پێشێلکاریەکان ڕەنگە کە هەمان مشکلەشەیە لە ئێرانەوە کەمتر بووە بەڵام ئومێد دەکەین کە جمهوری ئیسلامی ئێرانیش بگاتە ئەو قەناعەتەی کە بەهۆی تۆپباران و لەشکرکێشی ئەم کێشەیە چارەسەر نابێ بەڵام بەهۆی گفتوگۆ بەهۆی شێوازی ئاشتیانە بە شێوەی قەناعەت پێکردنی ئەم لایەنانەی ئۆپۆزیسیۆن کە بە حەقیقەت ئەم سەردەمی خەباتێکی سیاسیە خەباتی دیپلۆماسیە خەباتی ئاشتیانەی سەرجادەیە خەباتی پەرلەمانیە یعنی ئەبێ بۆی بگەینە ئامانجەکانی خۆمان و ڕەنگە نەدەوڵەتەکان ئەتوانن بە حەقیقەت ئەم حیزبانە بە تەواوەتی لە ناو بەرن و پیان بڵێن تر کۆتایی بە کێشەکەتان و بە داواکانتان هەیە نام حیزبانش ئەتوانن ئەو وڵاتانە ملکەش بکەن بۆی چەکەوە کە ئەبێ داخوازیەکانیان جێبەجێ بکەن باشە بەس کاک جەبارەوەی کە ئێستا مەترسی هێرشی جاچی ئەوەی ئاسمانی بێ ئێران بێ چی زەمینی بێ تۆپباران بێ درۆن بێ ڕەویوەتەوە ئێستا و مەترسیە نەماوە بە پێی دوامین لێدوانی وەزیری بەرگری ئێران پێش 2 ڕۆژ ینی ئەوان تاکی دەکەنەوە ئەڵێ ئێمە دوامۆڵەتەکە ئەمڕۆ بووە 19 مانگ بووە بەڵام ئەوان ئەڵێن ئێمە چاودێری جێبەجێکردنی ڕێکەوتنەکە ئەکەین
ئەگەر ئەم هەنگاوەی یەکەم کە بارەگاکان دوور خراونەتەوە لە سنوورەکان ئێران عێراق، دووەم بە پێی ئەو لێدوانانەی کە ئێمە بیستومانە یعنی بڵێن خوێندومانەتەوە یان گوێمان لێ بووە لە پرسراوانی زۆر لەم حیزبانەی ئۆپۆسیۆنی کوردی ئێران کە ئەڵێ ئێمە لەبەر هەلومەرجی هەرێمی کوردستان ئێمە هەموو چالاکی سەربازەکانمان ئامادەین سڕکەین، ینی ئەگەر ئەمانە ببنە هۆکارێک بۆ ئەوەیە هیچ کردەیەکی سەربازی نەبێت لەلایەن جمهوری ئیسلامی ئێرانەوە، ئێمەش وەکو دەڵێم دەخوازین کە جمهوری ئیسلامی ئێران دان بە خۆیان و سەبر بگرن تا ئێستا کە سەبریان گرتووە بتوانن ینی هەتاکو ماوە بێت بتوانن ئەم کێشە بە شێوازێکی هێمنانە بەبێ هانە هێنان بۆ درۆن و بۆ تۆب و بۆ ڕۆکێت و بۆ هێرشی زەمینی کە ئەم کێشەیە سەر من هیچ شتێکی نابینم حقیقت یعنی وەکو ئەوەی کە هیچ هێزێک ئامادە کرابێ بۆ هیچ هێرشێکی زەمینی لەسەر عرز و بە تایبەتی ئەگەر بارەگەکان لەسەر سنوور نەمێنن هیچ بیانوێک نامێنی بۆ هێرشی زەمینی. دووەم هێرشی زەمینی پێویستی بە ئامادەسازی هەیە بە هێز هەیە بە ڕێککەوتن لەگەڵ عێراق و لەگەڵ هەرێمی کوردستان هەیە لەبەرەوەی بنی شتێکی دیاردەیەکی ئەوەی هێرشی زەمینی نابینم بە ئینشاءڵڵاش ئەگەر ئەو حیزبانش بگەنە ئەو قەناعەتە و بتوانن وردە ئەو کێشەیە چارەسەر بکرێ کە هیچ هێرشێکی ڕۆکێت یان درۆن وانش نەمێنێ لەلایەن یعنی وەکو ڕەتفعلێک لەلایەن جمهوری ئیسلامی ئێران هەتاکو و کێشەی چارەسەر بێ. ئێستا مەسەڵەن من باسی ئەوم کرد باشە باسی ئوردگاکەن ئەمانە بەحساب ئەگەر ئەو هێزانە هەمووی کۆ بکرێتەوە لە ئوردگایەک باشە ئوردگا تا ئێستا ئامادە نییە، ئوردگا تا ئێستا نازانی عێراق یان هەرێم یان UN سەرپەرشتیەکە قسەیەکەیە کە UN چونکە ئێستا بینیم پلاس خارد لەگەڵ قاسم عەڕەجی دێت سەردانی هەرێمی کوردستانەکە، بەڵام خۆنا UNش ئەبێ پارەیەک تەرخام بکە، UN دەبێ ئوردگای دیاری بکە کە چۆن ئەم ینی من دەسەوڕ ناکەم ئەوانش خۆیان ئامادە کردووە بۆ ئەم بابەتە لەبەرەوەی وەختی هەیە و باشترین چارەسەریش وەکو وتم ئەگەر حکوومەتی عێراق بتوانێت کۆنتترۆلی سنوورەکان بکە بەهۆی پاسەوانی سنوور چونکە پلانێکی هەیە بۆ زیادکردنی مەخفەر بۆ ڕێگاکردنەوە لەسەر سنوورەکان بۆ قوڵەی چاودێری بۆ تەنانەت تەلبەند باسەکەن ئێرانش لە لای خۆیەوە سنوورەکانی خۆی کۆنتترۆل بکە و هەماهەنگیە بێ لە نێوانی پاسەوانی سنووری هەردوو لاکە ڕەنگە ئەمە چارەسەری باشترین گونجاوترین چارەسەر. سوپاس دەکەم مادومان کردی دوای پرسیار بە کورتی سوپاس دەکەم سەبارەت بە ڕۆشتنی پاسەوانی سنوور لەو ناوچانەی کە لە هەڵگورد و لە سیدەکان کە هێزەکانی کۆمەڵ و دێموکرات لەوێ سۆڵان کردووە بەشێکی کەم بڵێن ئێستا لەژێر هەڵکردنی ئاڵای عێراق پێشتر هەبووە لەو ناوچانە یاخود بەشێکی کەمە یانی ئەو ناوچەیەوەی تر زیاتر پەکەکە و پژاکی لێ سنووری هەرێم و ئێران خۆی بەڕاستی سنوورەکان هەلومەرجی سنوورەکە ئاڵۆزە لەبەرەوەی سەرتاسەری سنووری ئێران بڵێن عێراق تورکیا عێراق ئێران هەندێک ناوچە نەبێت لە سلێمانی یعنی بڵێن لە ناوچەکانی سلێمانی ئەتوانم بڵێم لە ناوچەکانی سنووری لە خانەقینەوە دێ هەتاکو دەگەیتە ناوچەکانی لای قەندیل ئەتوانم چکە دوو لیوای پاسەوانی پۆلیسی پاسەوانی سنووری سەر بە فەرماندەیی یەکی پاسەوانی سنوور کە سەر بە وەزارەتی ناوخۆی عێراقە ئەوانە توانیانە بگەنە سەر سنوور یعنی پێ ئەڵێن خەڵی سفری ئەوانە لە خەڵی سفری سەر سنوورن بەڵام باقی ناوچەکانە توانم بڵێم لە ناوچەی قەندیلەوە هەتاکو دەگاتە کۆتایی سنوورەکانی عێراق تورکیا هێشتا کێشە هەیە هێشتا لاینی تری مەسەرەن بە تایبەتی وکو جەرانتان باسان کرد هێشتا پەکەکە هەیە پژاک هەیە لاینەکانی تر هەیە هێشتا لە هەندێک ناوچە بنکە و بارەگانیە چونکە هێزەکانی پۆلیسی پاسەوانی سنوور نەیان توانیوە 100% هەموو سنوورەکان بپارێزن چونکە هەم مەخفەری حدودیان کەمە هەم بنکەی چاودێریان کەمە هەم چەک و تەقەمەنی و هەم کامرەی چاودێری سنووریان هەیە هەم ڕێگاوبانەکان ئەستەمن چونکە هەمووی ناوچەی شاخاویە لەبەرەوەیە ماوەیەکی زۆری ئەوێ تاکو بتوانن ئەو هێزانە کۆنتترۆلی تەواوی سنوورەکانی عێراق تورکیا و عێراق ئێران بکەن لەو ناوچانە. بەڵێ سوپاس دەکەین فەریق جەباریاوەر مادومان کردی سوپاسی هەمەدەبوون دەکەین سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانمان خواتان